میوتکەی دەرمانسازی کوردستان وا بڕیارە لە چەند ڕۆژی ئایندەدا ساز بکرێت لە نێوە میوتکەیەدا باز لە چی دەکرێت دیارترین تەوەرەکان چین پانێڵەکان چین شوێنەوانی کە بەژاری تێدا دەکەن دیارە ڕێکخراوێک بەم کاراستاوەویش ڕێکخراوی خوێندکارانی دەرمانسازی کوردستانە دیارە ئەم ڕێکخراوە کار و چالاکییان هەیە بەردەوامن لە کار و چالاکیەکانیان باسێک لە کار و چالاکیەکانیان دەکەین چیان کردووە لە بوارە جیاوازەکان بە تایبەتی لە بواری دەرمانسازی و چارەسەرە پزیشکیەکان ئەمان و کۆمەڵک پرسیار ئاراستی هەردوو میوانەکەمان دەکەم خاتو ساوا عوسمان سەرۆکی تیمی سلێمانی ڕێکخراوی خوێندکارانی دەرمانسازی کوردستان بەڕێز ئیسماعیل تۆفیق دەستەی دامەزێنن ڕۆژگار لە ڕێکخراوی خوێندکارانی دەرمانسازی کوردستان کە کورتکراوەکە بە ئینگلیزی KPSA زۆر زۆر بەخێر بێن ڕۆژێکی نۆتان باش لەکامتانەوە دەست پێ بکەین فەرقی نییە باڵک چانەوە دەست پێوانە لێ دەست پێ کاڵ ساڵە بەخێر بی ڕێکخراوی دەرمانسازی کوردستان مەبەستان لی چیان ڕێکخراوە کەی دامزراوە چالەکەکانتان چی زۆر سپاس بۆم دەرفەتە بەینیتان باش KPSA واتە کۆمەڵی قوتابیانی دەرمانسازی کوردستان ڕێکخراوێکی سەربەخۆی نێودەوڵەتیە و تەنها تایبەتە بە خوێندکاری کۆلێژی دەرمانسازی و تازە دەرچوان ئەویش بامانجی ئەوەی کە ببین بە کۆی دەنگ ببین با دەنگێک وەک خوێندکاری کۆلێژی دەرمانسازی لە 5 زانکۆی هەرێمی کوردستان لە شارەکانی هەولێر و سلێمانی و دۆک بۆ ئەوەی کۆمەڵی کار و چالاکی ئەنجام بین و پیشە و ڕۆڵی دەرمانساز زیاتر بە دەربخەین لە کۆمەڵگەکەمانە و بە تایبەت کۆمەڵگەکەمان وشیار بکەینەوە لەسەر ڕۆڵی دەرمانساز و پیشەکە و کۆمەڵی بابەتی تر ئەوەی کە گرنگە و جێی بایەخە بۆ ئێمە کۆمەڵەکە لە ئێستا ئەندامە لە فیدراسیۆنی نێودەوڵەتی قوتابیانی دەرمانسازی کوردستان IPSF فیدراسیۆنەکە با بڵێین لە نزیکەی 92 وڵاتەوە کۆمەڵی هەیە وەک چۆن ئێمە لە کوردستانەوە کۆمەڵەیەکین لە فیدراسیۆنەکە بە هەمان شێوە لە وڵاتانی تر بۆ نمونە عێراق، لوبنان، میسر، پۆڵەندا بە هەمان شێوە لە 92 وڵات کۆمەڵی هەیە و ئەندامە لە فیدراسیۆنەکە یانیان پەیوەندی نێودەوڵەتی لە کوردستانیش هەیە بەڵێ بەتەکید و نزیکەی 5,000 ئەندامی هەیە و ئێمەش لە ئێستا ئەندامین لە فیدراسیۆنەکە و گرنگترین بابەت ئەوەی کەژەی بایەخە بۆ ئێمە فیدراسیۆنەکە کار و چالاکی زۆرە ینی پرۆژێکتەکانی زۆرە کە ئەندامەکانمان ئەتوانێت سوودی لێوەربگرێن خۆی ئەوە جێی بایەخەکە ئێمە وەگنای کوردستان لە فیدراسیۆنەکەیەوە دەستکەوتێکە بۆ ئێمە ئێمەژێر ئاماژمان ئەو بوو ڕاستی بۆ ئەوەی و لەگەڵ ئەوەشە ینی کۆمەڵێک خوێندکاری تر لە وڵاتانی ترەوە ئەناسی بۆ نمونە پیشەی خۆمان لە وڵاتانی ترەوە ئاشنا ئەبین پێی و یەکێک لە گرنگترین پرۆگرامەکانی فیدراسیۆنەکە ستودنت ئێکسچێنج پرۆگرامە ئاڵوگۆڕی قوتابیانی دەرمانسازی لە بینی وڵاتەکانە کە بە ئیشەڵا خۆشحاڵانە ئەم ساڵ ئاکتیوی ئەکەین و خوێندکار ئەتوانێت سەردانی وڵاتێکی تر بکە کۆرسێک وەربگرێ لەوێ سەبارەت بە پیشەی دەرمانسازی لە خەستەخانەکان یاخود دەرمانخانەکان یاخود زانکۆکانی ئەو وڵاتە جا ئێستا با منە لای کاکسمان بۆ پرسیاری ئەوە لە بەڕێزیان بکەین کە خاتو ساوە کۆمەڵک لە با بڵێن ئەو کارانەی کە ئەم ڕێکخراوە توانە ئەنجامی بات و ئەنجامی دا و ئاماژەی بۆ کرد پێم خۆشە بەڕێزت باس لە سەر ئەم خاڵەیان بکەیت کە وا دیارە پەیوەندیەکی نێودەوڵەتی هەیە لە نێو ڕێکخراوەکانی قوتابیانی دەرمانسازیە ئەم پەیوەندیە بەدەر لەوەی کە ئێستا ئاڵوگۆڕی با بڵێن خوێندکاری پێ ئەکرێت ئاڵوگۆڕە زانستیەکە سوودی دیکەشی هەبوو لە ئاستی کۆمەلگایە پێم خۆشە لەسەر ئەم سوودەی جەنابەت زیاتر قسە بکەیت پێشەکی سلااوتان لێبێ سلااو لە بینەرانی کورسات بەڕاستی ینی لە هەر بوارێکە ئەگەر بتوانین ڕەبەتی بە جیهانەوە بتوانی پێش بکەوی و کوردستان ینی بە قەناعەتی من بە قەناعەتی ئێمە هیچ لە وڵاتانی تر کەمتر نییە بڕێتی لە تاقە و لە توانای زۆر باش و گەورە پێویست دەکات ئەم توانان ئەم تاقانە بە جیهان بناسیێنرێ لە هەموو بوارێکە ینی بە خۆت ئاماژت پێک لە ڕووی ینی کۆمەلگاوە بەڕاستی ئیسفادەی لێکن کە ئێمە یەکێکین لە ئەندامانی ئەم ڕێکخراوە نێودەوڵەتیە کە 93 وڵاتی جیهان تایە بەشدارە ئەم سوودەی هەیە یەکێکی لە سوودەکانی بریتێلەوەی کە خوێندکارانی ئێمە دەرمانسازانی ئێمە ئەزمون لە دەرمانسازانی وڵاتی تر وەرەگرن لە خوێندکارانی تر وەرەگرن
ئەوان ئایدیایەکیان هەیە فکرەیەکیان هەیە ئێمە ئەزمموی لێوەرەگرین ئەوانە بەس بۆ خۆناغی خوێندکاریە یان دوای دەرچوون ڕێکخراوەکەی ئێمە ینی بالئەساس ینی خوێندکار بەڕێوەی ئەبات و ئیشەکانەکەات بەڵام لە هەمان کاتە ئەو دەرمانسازانەی کە تازە تەخەڕوجیان کرێت تا 4 ساڵ بۆیان هەیە هەر ئەندام بن ئەم یاسا و دەستورانە هیچی ینی بەویستی ئێمە نەبووە شتەکە ئینتەرناشناڵ دەرەکرێن لە دوای ئەوە پیرە بن و ینی وەسنەوەی بەس دوای کە ئەگەنە تەمەنێک وەلاواتێ بەڵێ ینی یەکێک لە هەدەف ینی لەو مەبەستانەی لە پشت ئەم یاساوە ئەوەیە کە احتیمالە دوای 4 ساڵ ئەم کەسە ئەکتیڤ نەمێنێ بتوانێت کاری ڕێکخراوەی زۆر بکات بۆی ڕێکخراوەکە هەمیشە ئەکتیڤ بێت ینی پڕی بە لە تاقی تازە و بەتوانای ینی کاتی هەبێ ئەم تاقانە سەر بکرێ لەواچێ ئەمە ئەم خاڵە ینی لەو مەبەستانی هاتبێت مەبەستی من لە پرسیارەکەەوە بخات و ساڤل لە بەشە لە قسەکانی ئاماژەی بۆ کردبەوەی کە ڕۆڵ و پێگەی دەرمانساز لە کۆمەلگادا وەک خۆی وە بە جوانی بەناسێنرا مەبەستم لەوە بوو ئێوە لە ڕێگەی ئەم ڕێکخراوە چیتان کردەوە بۆی کە ئەم ڕۆڵە بە کۆمەلگا ئاشنا بکەن وەک خۆی وە حەقی خۆی پێبن ئێمە هەوڵمان زۆرەوە بەڵام ینی بەڕاستی ئەم مەسلەی ڕۆڵی دەرمانسازی تەنها بە ڕێکخراوێک ناکرێت ینی کاری لەسەر بکە چونکە ینی خۆی وەکو میهنەی دەرمانسازی ئەتوانین بڵێن بە چاو میهنەکانی ترا تازەیە لە کوردستانە ینی لە سلێمانی یەکەم تەخەڕوجی ساڵ 2009 بووە ینی ئەمە ئەنی بە چاو بەشەکانی ترا تازەیە لەگەڵ ئەوەشا کە ئێمە سیستەمێکی تەندروستی لاوچە زۆر پێشکەوتومان نەبێ ینی هەتا ئێسش خەڵکێک هەیە ینی میهنەی دەرمانسازی نازانێت چییە دکتۆری دەرمان بە تاوی ناناسێت ینی ئەم شتانە هەیە لەبەرەوە بەتەنیا بە ئێمە ناکرێت بەڵام ئێمە محاولەمان زۆر کردووە بە ئەنجامدانی چەندین سیمیناراتی زانستی وەرکشۆپ کەمپینی ینی ناو خاڵک چوینێتە ناو خەڵکەوە لە شوێنە گشتەکانە قسەمان بۆ کردوون ڕێنماییمان پێداون و شاریمان ناونێتێ بە گشتی لەسەر دەرمانساز لە هەموو کەمپینەکان لە هەموو وەرکشۆپەکان وێنانی کە ئێستا لەسەر شاشای بینین زیاتر ئەو بەشێکن لەو چالەکانی کەەوە لە نێو خەڵکدا یان لە نێو خوێنکاراندا ئەنجامتان داوە زیاتر بەس تیشتان قسۆتە سەر کار و پیشەی دەرمانساز نەخێر یان هۆشیارکردنەوەشی تیا بەرەواری نەخێر ئێمە کامتان وەڵامتاندا وەڵام بنەوە نەخێر ئەم پرسیاری ئەم ینی ڕۆڵی دەرمانساز بەڕاستی لە ئێستا ینی جوان دیار نییە لە کۆمەلگایە ینی شاراوەتەوە بەڕاستی لەبەر ئەوەی کە گرنگیشە ئەم شتە خەڵک بیزانێ ئەمە لە هەموو لەواچە لە زۆبی کار و چالاکیانمانە ینی تیشکمان قسبێتە سەری بەسەنا ئەوە نەبووە یەکێک بۆ لە خاڵەکان کە ئیشمان بۆ کردووە لەگەڵ یا کۆمەڵە شتی ترمان کردووە ینی بۆ نەهۆشیارکردنەوەی خەڵکە هاوکاریکردنی خەڵکە هۆشیارکردنەوەی خوێندکارەکان خۆیانە بۆ نەسەردانیکردنی نەخۆشخانەکانمان کردووە باش ئەتانەوە چی ئەنی خەڵک چی بزانە لەسەر دەرمانساز خاتو سابە چی بزانێ ینی چی شتێک شاراوە من خۆم ڕۆڵی دەرمانساز بەڵێ من خۆم خوێندکاری قۆناغی پێنجی کۆلێژی دەرمانسازی بەڵام بە حکمی ئەوەی کە بۆ ماوەیەکی زۆر لە ڕێکخراوی KPSA کارم کردووە ئاگاداری بابلین بابەتەکەم بۆی ئەتوانم قسەی لەسەر بکەم بەگینا خۆی ئەو پرسیارە زۆر هەڵ ئەگرێت سەبارەت بە پرسیارەکەت ئێمە وەک KPSA چۆن بتوانین خەڵک ئاگادار بکەینەوە ئێستا نمونەیەکی بەسیط ئەتوانم بێنمەوە لەسەر ئەوە لە بەحکمی ئەوەی کە لە ئێستا دامەزراندن نییە زۆربەی تەخەڕوجەکان یەکسەر چۆن ئیش ئەکەن ئەتوانن بچنە دەرمانخانەیەکەوە بە شێوەی پارتایم ئیش بکەن لە ئێستا تەنها ئەم دەرفەتیانێ بەڵام ئەگەر خۆی دامەزراندن هەبووایە ینی بواری دەرمانسازی بوارێکی زۆر فراوانە ئەتوانن لە چەند فیلدا ئیش بکەن بۆ نمونە توێژینەوە بۆ نمونە دروستکردنی دەرمان یاخود کلینیکال فارماسیست ینی لە کوردستانە بەداخەوە دەرمانساز وە ناسەنراوە کە تەنها لە ڕێگەی دەرمانخانەکەەوە دەرمان پێ بفرۆشێت ئەگینا ئەمە فیلدێکە لە فیلدەکان کە پێوتێک کۆمنتی فارماسی ئەگەنە فیلدەکانی تر زۆرە وەک کلینیکال فارماسیست کە لە خۆشبەختانە ئێمە سەردانی خەسخانەی هیوامان کردووە لەوێ دەرمانسازەکان ڕۆڵی زۆر کاریگەر ئەبینن و بەڕاستی یارمەتی دەرن چونکە تیمی تەندروستی پێویستەکە هەمووی بەیەک و ئیش بکات لە خەسخانەی هیوا ئەمە بەدەر ئەکرێت لەبەرەوەی دامەزراندن هەبوو چۆنەڵ فیلدەکەیان بەلای کلینیکال فارماسیستا بردووە واتە لەگەڵ دکتۆرەکە بە هەمانگی قەر لەسەر هەڵبژاردننی دەرمانێک بۆ نەخۆشەکە بە ئاگاداری زراندن ئەم بەشە ئەکرێت لە کوردستان با بڵێن دەرمانساز وەربگرێت یان نە لە کەرتی تایبەتی شەر ئەکرێت مەجالەکەی بۆ بڕەخسێنرێت
لە کەرتی تایبەتە ڕاستی من زۆر ئاگاداری مەگەر کاک دکتۆر ئاگادار بێ بەس ئەو نی من ئاگادار بم زیاتر لە خەستخانەکانە ئەبێ بخوێنیتەوە کلینیکەل فارماسیست یعنی یەکێکە لە قورسترین فیلدەکانی دەرمانسازی من بۆی ئێستا ئەمەم باس کرد تەنها لە تەجروبەی خۆمەوە ئەگینا من هێشتا خوێندکارم مەبەستم زانی چونکە شتەکە لە کۆمەڵگەکەیە واگەیاندراوە کە تەنها ینی ئەبی ئەشیتە دەرمانخانەکە و دەرمان ئەفرۆشینە ئەمە فیلدێکە لە فیلدێکە خەڵک وە تاکی کورد لەسەر بواری دەرمانسازی بەرفراوانتر بەتەکیید چکار ڕۆڵەکە زۆر فراوانە ینی فیلدی زۆرە تەنها ئەوە نییە دەرمان بفرۆشی وایە باش جا بابڕێنە لای کاک ئەحمەد ئێوە هەل لەم فترەیە بەڵێ کاک ئیسماعیل داوای لێبوردنەکە لە بەڕێزە ئەو ئەحمەدەم لە کوێ هێنا خۆشم ماوەتەوە کاک ئیسماعیل با بێنە سەر ئەوەی کە ئێوە ئیڤنتێکیش بە تەماهن کە سازی بکەن با باسێک بکەین لەسەر ئیڤنتەکە ئەم ئیڤنتە لە ئێستاە تا چەند گرنگی هەیە هەر بەتایبەت بۆ ئەوەی کە ڕۆڵی دەرمانسازیش وەک خۆی بناسێن ڕێبارەکەیەوە پێشەکی پێم خۆش ینی لە بیداتی بەرنامەکە کاگاری باسیەوەی کرد کە ئێمە هەستاین بە ئەنجامدانی ئەم ئیڤنتە خۆی بالئەسڵ ینی وان نییە ینی ئێمە هاوکار بووین ئێمە تیاین بەڵێ بەس ینی ڕێخەری سەرەکی ئەم ئیڤنتە سندیکای دەرمانسازانی کوردستانە دکتۆر باریف سەرۆکی سندیکای دەرمانسازانی کوردستانە ڕێکخستووە بەڵام دکتۆر باریف بە هاوکاری ئێمە وەکو ڕێکخراوی KPSA هەماهەنگی سندیکامان کردو و ئیشەکەمان کردووە پانەڵ و بابەتەکانیەوە بەڕێوەیە یەک بڵێ ینی ئێمە بەڕێوەبەرین بەس ئێمە ئیشەکانمان کردو ئیش عملەکان ئێمە کردومان ڕقسنەکان بۆ نمونە سەردانکردنی شوێنەکان ئەگەر پێویستی کرد بێت دابینکردنی شوێنێکی گونجاو بۆ ئەو ئیڤنتە ئەمانە ئێمە کردوبانە لە هەولێری شەکرێت بەڵێ لە هەولێر ئەکرێت لەبەر ئەوی هەولێر پایتەختە و زۆربەی وەزارەتەکان لەوێن ئاسانکاریی زیاتر ئەکرێت لەوێ ئەنی بۆ ئەو وەزیرانە بۆ میوانانی کەیەن ئاسانترە وەک لە سلێمانی دکتۆر باریف خۆی ینی ڕێخەری سەرەکی ئیڤنتەکەیە دوای دکتۆر باریف ئۆرگەنایزینگ کۆمیتێک هەیە کە پێک دێت لە چوار ئەندام دوو ئەندامی KPSA و دوو ئەندامی ئەنجومەنی سندیکای دەرمانسازان ئیشەکانی تر ئاوا ڕێکخراوە و کۆمەڵە پانێڵ دانراوە پانێڵەکان بەعام ئەو کۆمەڵە بابەتی گشتیە چونکە لە پانێڵەکانە چەند کەسایەتێک بەشداریان کردووە کە لەوانە بۆنە پانێڵ یەکەم وەزیری تەندروستی بەشدارە بێت قەرارە بەشدار بێت ئەمانە نای پانێڵەکەش پێما بێت دەرمانسازی و حکوومەت و کۆمەڵگە و ڕۆڵ و هەماهەنگیە بەڵێ وەزیری تەندروستی تێدایە بۆنە لەم پانێڵە وەزیری خوێندنی باڵا وەزیری پلاندانان و هەروە سەرۆکی سندیکای دەرمانسازان و هەروە نوێنەرێک لە دەستەی تەندروستی پەرلەمانی کوردستانی تێدایە ئەم پانێڵە تا ڕادێکی زۆر یان ناوەکەی گشیرە هەوڵ ئەدرێت چەخکرێت ینی تیشکرێتە سەر ئەو بابەتانی کە لە بواری دەرمانسازیە کێشەی تایە تاکو بتوانرێت بە هەمویان بە ئەو کەسایەتیانە کۆمەڵێک ڕێگەچارە بدۆزنەوەی کۆمەڵ ڕێگەچارەدا بنێن بۆ ئەوەی بەمەبەستی ئەوەی بەڵکو ئەمە هیوایەک بێت بۆ ئەوەی کە بکرێت ینی کۆمەڵێک لەم کێشانە چارەسەر بکرێت تاکو دەرمانسازی بەرەو پێشتر بڕوە ئێستا دیارترین ئەو کێشانەی کە لە بەردەم بواری دەرمانسازی ئێمە هەیە هەر لە بواری دابینکردنی دەرمانەکانیشە کە یەکێک لە پانەڵەکان لە خۆگرێت ناوی پانەڵەکەش پرۆسی هاوردەکردن و بازرگانی بواری دەرمان و گرفت و ئاستەنگەکانە ئەمە تا ئێستا ئەوەنی کە جەنابەت لە بوارەکە بیت هەستە بە کامێک لە گرفت و کێشەکان کردووە وڵی گرفت و کێشە زۆرە ینی دوولایەنێ بە شێوەیە گشتی لایەنێکیان پێنی بە خەڵکەوە هەیە کە ینی بۆ هۆشارێکی تەندروستی زۆری لەواچێن نەبێت لایەنیشان پەیوەندی بە ینی سیستەمی تەندروستیەوە هەیە ئەمە سیستەمەکان بەڕاستی سیستەمێکی زۆر پێشکەوتوو نییە سیستەمێکە ینی هەڵە نەبووم لە ساڵی 1960 و هەر ئەممان سیستەمە ینی سیستەم مەبەست لێ چییە؟ مەبەستە و ینی بۆ لە سیستەمی تەندروستی عێراقیە ڕۆڵی دەرمانساز زۆر گرنگی پێ نەدراوە ئەتیان پێ نەدراوە ئەوەی هەیە بەس لە دەرمانخانەکانە ینی بۆ نە کلینیکەکان قاوشەکان هیچی ڕۆڵی دەرمانسازی تێدا نییە ئەمە یان یەکێک لە باریەرەکان یەکێک لە مشکلەکانی ئێمە لەبەرەوەی کە ڕۆڵی تەواو بە دەرمانسازان نەدراوە ئەمە عنی بێت هۆی کە کێشەیەکی بۆ بوارەکەی ئێمە دروست بێت زۆر باشە خاپ سابە لەم پانێڵانی کە باز دەکرێت وەکو ئیسماعیلیش باسی کرد چەندین کەسایەتی وەزیری تەندروستی و کۆمەڵە کەسایەتی زۆر باش سەیتیاکەن یعنی ئەمانە خۆیان نێو کڕۆکی کێشەکاندان و چارەسەرەکانیش دەبێت بخەنە ڕوو لە نێو پانێڵەکە وایە ئەو
دەرەنجام و ڕزەڵتانی کە لێم پانێڵانەیە دەستانەکەوێ ئێوە وەکو ڕێکخرا و سندیکای دەرمانسازان کاری پێ دەکەن یعنی ئەجندایەکتان لە بەردەستدایە بڵێن لە دوای ئەم پانێڵە ئێمە ئەو شتانی کە دەوتێت ئەوانی کێشەم چارەسەرەکەی خرێتە ڕووکاری تیاکەین بۆی چارەسەری بکەین ڕاستی لەوە کراوەتەوە قۆناغی دواتر بەڵێ بەس پێش ئەوە حەزمە کرد ئاماژە بە هەندێک خاڵ بم پێم وایە گرنگ بێت ئێمە بۆچی لە 25 ئەیلولا ئەم ئیڤنتە ئەنجام ئەدەین لەبەرەوەی 25 ئەیلولی هەموو ساڵێک لەلایەن فیدراسیۆنی نێودەوڵەتی دەرمانسازانەوە کە ناسەنجراوە بە فیب ئەو ڕۆژە وەکو ڕۆژی ژیانی دەرمانسازان ناسەنجراوە بۆیە هەموو ساڵێک لەو ڕۆژەیە لوتکەی دەرمانسازی ئەنجامەدەین و ئەمە دووەمین لوتکەی دەرمانسازی کە ئێمە ئەنجامی ئین پێشووتر لە ساڵی 2019 بە هەمان شێوە لوتکەی دەرمانسازی ئەنجام درا جا لەبەر ئەوەیە کە بۆ ئەو ڕۆژەمان دیاری کردووە لەبەر تایبەتمەندێتی ڕۆژەکە ئێستا بارێت بە پرسیارەکەی بەڕێزیشتان بەتەکید ئێمە کۆمیتیەکمان هەیە ئەو کۆمیتیە کاتێک کە ئیڤنتەکە بەڕێوە ئەچێت چی ینی ئەوچێت لە ناو کۆمیتێکەیە ئەوان ئەینووسنەوە ئەکرێت بە دۆکۆمنتێک لامان ئەمێنێتەوە و دواتر ئەینێرینەوە بۆ سندیکای دەرمانسازان کە خۆیان سەرپەرشتیاری ئیڤنتەکەن دکتۆر باریف نەقیبی دەرمانسازانی کوردستان بەڵێ بەتەکید ئیشی لەسەرەکرێت ئێمە وەک ڕێکخراوی PSA بەتەکید ئەو منتانە وەکو فیدباکێک وەری ئەگرین وەکو ئیشی لەسەر ئەکەین ئەوش لە ڕێگەی کار و چالاکیەکانمانەوە ڕەنگە ئێمە خوێندکار بین نەتوانین ئیشی زۆر جددی لەسەر بکەین بەڵام هەوڵ ئەین بەردەوام لە ڕێگەی کەمپین و سیمیناراتەکانەوە ئەو هۆشیاریانە بگەینین هەم با خوێندکارەکان چونکە خوێندکارەکانیش خۆیان هەنێک کات لە ڕۆڵی دەرمانسازان باش تێنەگەیشتون و هەم کۆمەڵگەکەشمان باشە جا ئێوە لە ڕێکخراوەکەتانە بە بەردەوامی کار و چالاکیتان هەیە پێم خۆشە بەدەر لەم ئیڤنتە باسێکی کار و چالاکیەکانی دیکەشتان بکەی خات و ساوە زۆر باشە خۆی ڕاستی لە KPSA ئێمە سێ بەشمان هەیە بەشێکیان تەنها تایبەتە کە هۆشیاری بین هۆشیاری تەندروستی بە کۆمەڵگەکەمان ئەویش لە ڕێگەی ڕۆژە جیهانیەکانەوە کەمپین ئەەکەین و منە ئەچینە ماڵێک هۆشیاری ئەین لەسەر بابەتێکی گرنگ کە پێویستەکە کۆمەڵگە لی بەرپرس ینی ئاگادار بکرێتەوە لێ هۆشیار بکرێتەوە و هەروەها کۆمەڵە چالاکی تر بۆ نمونە پێدانی دروستکردنی پاکێجی خواردن لە ماگە ڕەمازانی پیرۆزاکە پرۆجێکتێکی زۆر جوان بێمە کردمان ڕەنگە زۆر لەگەڵ با بڵین ئەیمی گۆڵی ڕێکخراوەکەی ئێمەیان نەگونجێ بەڵام بۆ ئەو کۆمیتێ ئەگونجا و پێمان خۆش بکە ئەنجامی بێ خۆشحاڵانە توانیمان هەفتا پاکێجی خواردن بۆ کۆمەڵێ ماڵی هەژار ئامادە بکەین کۆمیتێکی ترمان تەنها تایبەتە بەوەی کە سکیل و تواناکانی خوێندکارانی کۆلێژی دەرمانسازی بەرەو پێش بخەین جا لە ڕووی سەرکردایەتی کردنەوە بێت یاخود بابەتێک بکەمە پێمان باش بێت خوێندکاران زیاتر پەری پێ بدرێتە چونکە لە کۆتاییە ئەو سکیلانەی کە پەری پێدێ خۆیان بەکاری ئێنەوە لە بوارەکەیە کۆمیتێکی ترمان هەیە تەنها ئیش لەسەر ئەجوکیشنی واتە ئەجوکیشنی فارماسی ئەکات بۆ نەلایانی توێژینەوە لایانی بابەتە زانستیەکان یعنی ئیش ئێمە لەسەر ئەم سێ بابەتە ئەکەین و کار و چارەکیەکانمان لەژێر ئەم سێ کۆمیتیایە و کار و چارەکیەکان وەک ئاماژەم پێیا لە مۆڵەکان کەمپین ئەەکەین یاخود سیمینارات کۆرسات بۆ ئەندامەکانمان ئەەکەینەوە یاخود گروپێکی کە لە پلانمانە بۆ گروپێکی توێژینەوە دروست بکەین و ئەگەر خوێندکارێکە لە کاتی خوێندکاریەوە حەز و سوانەی بۆ توێژینەوە هەبێت سکیلەکانی باشتر بکەین ئێمە زیاتر ئیش لەسەر خوێندکاری کۆلێژی دەرمانسازی ئەندامەکانمان ئەکەین لەسەر کۆرۆنا هیچتان کردووە چونکە ئەم زروفە وای کردو زۆرێک لە کەسەکان خۆی بۆ بە دکتۆر بۆ خاڵی خۆی زۆرێک لە کەسەکان خۆی سەر بە خۆ دەرمان بەکارهێنێت هیچ خەڵتان داوە لەسەر ئەم بابەتەش ڕۆشنبیریەک و هۆشیاری لە ناخەکە دروستکەن بەتەکید ئەوە بابەتێکی زۆر گرنگە و بەتایبەت ئەنتیبایۆتیک دژە بەکتریاکان کە ئەنی هاوڵاتی نابێ بپرسی دەرمانساز و دکتۆری پسپۆر بەکاری بێنێ ئێمە بەردەوام هۆشیاری ئەین و ئیڤنتەکانمان لەسەر و بابەتە گرنگانە ئەنجام ما و ئەومان ناکە کۆمەڵگەکەمان ئاگادار بکەینەوە هۆشیار بکەینەوە
کاکزمانوکو دوای پرسیاری من خاتوسافە باسی بابەتێکی زۆر گرنگی کردوتی بیرم لەواکەینەوە گروپێکی توێژینەوە دروست بکەین ئەم گروپە چەندە بە گرنگی ئەزانن بۆچی تا ئەستا بیرتانە نەکردێتەوە بۆچی ئەتانەوێت هەندێک ئەنجام و ڕزڵ کە دەستانەکەوێت لە پانێڵەکانەوە دەستان پێ بەدەر لەوەی کە لە توێژینەوەکە لە دنیادا چارەسەری زۆر گرفت بە توێژینەوە کرێ باشە باسی کاگاری ینی وڵی بیر لێنکراوەوە بیر لەکراوەتەوە و ینی خولیای زاواکی زۆرێک ماموو بێ وەکو کاتی تەلەبەتی هەتا ئێستا ژەرمان سازەکان بە هەماشەوە بەڵام مەسەری توێژینەوە ینی کارێکی ئاسانیە بەڕاستی دامێکی باشی پێویستە لە هەمان کاریشا هاوکاری لایەنە پەیوەنددارەکانی پێویستە لاچە بەبێ پێویست ئەمە نەبوو بێ لە بەردەستی ئەمە یعنی بۆ نە سەپۆرتێکی مالی باشمان نەبوو بێ لەگینە تاقەکە وەکو تاقەکە وەکو حەزەکە هەبووە ئامادەکاری ینی وەکو ئامادەبوون هەبووە بەڵام بەڕاستی ئەو ینی کێشەی سەرەکی ئەم بابەتەیە توێژینەوە ینی دامی مالیەکەی و هاوکاری لایەنە پەیوەنددارەکان وەکو نەخۆشخانەکان لاوەچێ چونکە ئەمە ڕێکخراوی ینی ناحکومین و سەربەخۆین لەبەر ئەوە ینی تۆزێک کورسە ئەنی نەخۆشخانەکان هاوکاری ئەمە بکەن و نەکراوە بەڕاستی زۆر زۆر لەوارە